ئێرە بەڕێوەبەرایەتی گشتی مینە لە سلەیمانی. بەرنامەی سۆراغ هاتووە سۆراغێکی مەیدانی بکات بۆ کار و چالاکیەکانی ئەم بەڕێوەبەرایەتیە. وەک دەزانن کارمەندانی ئەم بەڕێوەبەرایەتیە وەک سەربازێکی ون شەو ڕۆژ کار دەکەن بۆ پاکردنەوەی ئەو ناوچانەی هەرێمی کوردستان کە بەداخەوە بەهۆی جەنگەیەک لە دوایەکەکانی ڕابردوو گیرۆدەبوون بە مینێکی زۆر. ئەگەرچی بەشێک لەم ناوچانە پاکراونەتەوە، بەڵام هێشتا زۆر ناوچەی تر هەیە کە جێگەی مەترسین لەسەر ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان و گوندنشینان بۆ پێی کە بەشێکی زۆری ناوچە شاخاوی و سنووریەکان لە هەرێمی کوردستان مین ڕێژکراون. هەر بۆیە بە باشمانزانی بینە بەڕێوەبەرایەتیەکە لەگەڵ بەشێک لە کارمەندەکان قسە بکەین لەگەڵ بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتیەکە و دواتیش هەوڵ بدەین بە مەیدانی بچینە هەندێک لەو شوێنانەی کە تێیدا سەرقاڵی هەڵگرتنەوەی مین و هەروەها لە ناوبردنی ئەو مینانەش لەگەڵ مانابن لە کۆی بەرنامەکە سۆراغێکی مەیدانی دەکەین تاوەکو پێتان بڵین کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مین چین. لە دەستپێکی پرۆگرامەکە لەگەڵ بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتیەکە گفتوگۆ دەکەم و هەندێک پرسیاری گشتیم هەیە لێی سەبارەت بە کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی کاروباری مین تاوەکو بۆمان شی بکاتەوە کە ئەو ئەرکانە چییە کە کارمەندانی ئەم بەڕێوەبەرایەتیە جێبەجێ دەکەن. باسێکی بەڕێوەبەرایەتیەکەم بۆ بکەی و ئەو ئەرک و بەرپرسیارەتانی کە لە سوئیەوەیە. دیارە بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی سلێمانی یەکێکە لەو بەڕێوەبەرایەتی گشتیانەی کە گەورەترین بەڕێوەبەرایەتی گشتیە بۆ کاروباری مین لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقیش لەبەرەوەی زۆرترین سنووری ناوچەی پیسبوومان هەیە بە مین و تەقەمەنی کە پێش ئەوەی بەڕێوەبەرایەتی گشتی مینی هەڵەبجەجێ بێتەوە لێمان مەزەنە ئەکرێت بە 234 میلیۆن مەتر مربع. لەم 234 میلیۆن مەتر مربعە تا ئێستا بە هەموو هێزی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کۆمپانیەکانی بواری پاکسازی مین کە پێشتر بودجێ و بەرهێنانمان هەبوو بە تەندەرین کارمان ئەکرد و سەرجەم ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و هێز و توانەکانی تیمەکانی بەڕێوەبەرایەتی گشتیشمان توانراوە هەتا ئێستا نزیکەی 116 میلیۆن مەتر مربع پاک بکرێتەوە لەو ڕێوەبەرەوەتە لە نیوە کەمتر. لەبەر ئەوەی کارەکە کارێکی ئاسان نییە، تۆپۆگرافیای کوردستان بەرزی و نزمی شاخ و گرد و ڕەقی زەویەکان و گەرمای هاوین و بەفر و باران و قڕولیتە و ئێمەش بە پێی ستانداردی نێودەوڵەتی کارەکەین کە پێوترێ ئایماس ئینتەرناشنال ماین ئەکشن ستاندارد پێوری نێودەوڵەتی بۆ کاروباری مین و SOP تایبەت بە خۆمانمان هەیە بە دەستگاکەمانەوە بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مین بە پێوەرە نێودەوڵەتیەکان کارەکەی. دیارە وەک هەیکەلیەی بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مین سەر بە دەستگای گشتی کاروباری مینین و دەستگای گشتی کاروباری مینیش ڕاستەوخۆ سەر بە ئەنجومەنی وەزیرانە. دەستگای گشتی کاروباری مین پێکهاتووە لە 6 مدیریەتی عامە و ئێستاش مدیریەتی عامەی هەڵەبجە ئیستیحداث کراوە لە 2025 بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی دهۆک، بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی هەولێر کە لە سۆرانە بیناکەی، بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری کارژێڕی و دارایی و بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری تەکنیکی و بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی سلێمانی، بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی گەرمیان و بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی هەڵەبجە. ئێرە بەشی ڕاهێنانە تایبەتە بەو کەسانی کە خوازیارن و دەیانەوێت کار بکەن لە پرۆسەی پاکسازی و هەڵگرتنەوەی مین و تەقەمەنیدا. دەبێت بێنە ئەم بەشە و لەگەڵ مامۆستایان لە بەشی ڕاهێنان پێکەوە ڕاهێنان بکەن و شارەزایی پەیدا بکەن لەسەر شێوازی هەڵگرتنەوە و پاکسازیکردن لە مین و تەقەمەنیەکاندا. لێرە گفتوگۆ لەگەڵ یەکێک لە مامۆستایانی بەشەکە دەکەم. مامۆستا بەمە ئەگەر بکرێت باسێکی بەشی ڕاهێنانم بۆ بکەی و گرنگی ئەم بەشە چییە لە نێو بەڕێوەبەرایەتیەکەیەوە؟ بەشی ڕاهێنان ئیش لەسەر پێگەیاندنی کارمەندی لێهاتووەکە بۆ نێو بەرنامەی پاکسازی مین. دیارە لە نێو بەرنامەی پاکسازی مینە چەندەها لێهاتووی و تیم و تایبەتمەندی کارکردن هەیە. ئەم بەشە هەڵەسێ بە ئامادەکردنی ستافی لێهاتوو لە ڕێی کردنەوەی خولی ڕاهێنانی جیاواز. خولەکان جۆری زۆرە بەڕاستی خولی تایبەتمان هەیە بۆ کەسانی کە نێو بەرنامەی پاکسازی مینەوە فێری هەموو ئەو ستاندارد و پرۆسەی پاکسازی مینە ناکرێت و ئامادەکرێن پێشوەخت تاقیەکرێن و هەڵسەنگانی تەواویان بۆ کرێن لە نێو خولەکەدا فێری هەموو ئەو ئەساسیاتیان ناکرێت کە
کەسێک پێویستێتی بۆی بەشدار بێ بچێتە نێو تیمەکانی پاکسازیمین و دەستکە بە پرۆسی پاکسازیمین. ئەمە جۆرێکە لە خولەکان خولی کەمان هەیە بۆ لە نێو بەرنامی پاکسازی منەوە بە تایبەتی لە نێو تیمەکانی پاکسازیمینە چەندها ئاستی لێهاتووی هەیە کە تایبەتەن بە بەڕێوەبردن. ئەم خولانەش کەسەکان کە پێشتر لە بواری پاکسازیمین پێشتر ئیشیان کردووە ئەیان گەڕێنینەوە فێری خولەکانی بەڕێوەبردن و سەرپەرشتیکردنەکەین. هەروەها خولی تایبەتمان هەیە بە لە ناوبردنی مین و پاشماوەی تەقەمەنی جەنگیەکان تیمی تایبەتمان هەیە لەو بوارە. ئەمانە و هەر بەرنمەیەک بۆن منە کاری پاکسازی مین بە شێوەی هاوباشی لەگەڵ سەگی میندۆزەرەوە بێ لەگەڵ کاری میکانیکا بێت. هەموو ئەم خولانە بە تایبەتی ئێستا بواری کەش زیای کردەوە ئەوە پاشماوەی تەقەمەنیەکانی داعش و ئەوانە ئەم خولانە هەمووی لێرە لەم بەشە لە ژێر دەستی خەڵکی لێهات و بە پێی پرۆگرامێکی ڕاهێنانی ئامادەکراوە لە کۆتایی ئەگە سەرکەوتو بن بڕوانامە وەرەگرن. ئەمانی کە دەیبینن بەشێکن لە کارمەندانی بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مین کە لە ماوەکانی ڕابردوو و بە ئێستاشەوە سەرقاڵی پاکسازی و هەڵگرتنەوەی مین و تەقەمەنین کە بەداخەوە لە ماوەکانی ڕابردوودا بەرکەوتە و قوربانی ئەم بوارن کە هەریەکەیان بە چۆرێک لە کاتی پرۆسەی پاکسازی و هەڵگرتنەوەی میندا تووشی ڕوودا بوو و زیان بەرجەستەی کەوتووە پێکەوە کەمێک گوێیان لێ دەگرین. ئەکرێ باسی ئەوم بۆ بکە یاخود بۆم بجێڕیتەوە و کاتی کە تووشیان ڕووداوە بوویت. من ئەو کات لە جێگری سەرۆکتیم لە تیمی هەشتی ڕوپێی هوەری دەستگای گشتی کاروباری مین بەڕێوەبەرایەتی مینی سلێمانی من لە کێڵگەمینی گۆماوان کێڵگەمینی خەرمانە گۆچ کە سەر بە گۆماوانە لە گوندی گۆڕەدێم ناحەی زەلان کارمانە کرد لەوێ لە کاتی کارکردنا مینێکی TS50 پیاما تەقی و بۆ هۆی لە دەزانی قاچی ڕاستم کە بە شێوازی ڕووداوەکە چۆن بوو؟ ئێمە لەگەڵ مامۆستا فاڕوو کە گروپ سوپەرڤایزەرە دیمارکیشنی کێڵگەمینەکەمانە کرد نەک دیمارکیشن بڵین معلومات و زانیاری کێڵگەمینەکەمان کۆ کردەوە و دانانی تیپی و سنووری کێڵگەمینەکەمان دیارە کرد. لە کاتی دیاریکردنی سنووری کێڵگەمینەکەیە ئەو مینێکی TS50 پیاما تەقی بووە لە دەزانی قاچی ڕاستم. چەندێک کاتت پێویست بوو تا بگەڕیتەوە بۆ ژیانی ئاسایی؟ کاتێکی زۆری ئەوێ لەبەرەوەی تۆ گۆڕانکاریی گەورە لە ژیان تا ڕوئایە بەڵامی تر ئەبێت چونکە ئێمەم ئیشەمان هەڵبژاردووە هاوڕێیانم لە پێش منەوە تووشیەم ڕووداوە بوون لەبەرەوە بێت تۆش بە هەمان ڕێگا هەوڵبێ زووترین کات بگەیتەوە ناو کارەکەت و ناو کۆمەلگاوە چواردە وڕە هاوڕێکان زۆر گرنگ بوون بۆ من و بەڕێوەبەرایەتی مین کەس و کارەکەم زۆر هاوکارمون بۆەوەی کە من بتوانم بە زووترین کات بتوانم بگەڕێمە ناو هاوڕێیان و کەس و کارەکەم و ژیانی ئاسایی خۆم. کاکەرێم ئەم ڕووداوە هیچ گرفتێکی تەندروستی بۆ دروست کردی هەم ئەو کات هەم ئێستا؟ بە تاکی دەو کاتە تۆ گۆڕانکاری گەورە هەم لە جەستەدەم لە ژیان تا ڕۆیە خۆی لە خۆیەوە گرفتە بەڵامی ترە بێ بتوانی ڕابی لەگەڵ یا بیگونجێنی بۆ بەردەوامبوون لە ژیان. دواتر من دوای چەند مانگێک تووشی گرفتی گورچی لە بووم دوای سەردانکردنی دکتۆر و پشکنینەکان دەرکەوت کە تووشی سستی گورچی لەر بووم هەر بەهۆی ڕووداوە دواتە بە ناچاری چاندنی گورچی لەم کرد و ئێستا شکر باشم لەگەڵ تەندروستیم باشە. منیوای تەندروستێکی باش بۆ خوازم بە کورتی ئەمەژگاری پامت چییە بۆ هاوڵاتیان بۆ خەڵک؟ کام کارەمان کردووە هەم کارەکە چۆن ئەڵێ کارێکی نیشتیمانی ئێمە خاکێک کە ڕزگارێک هەم لەبەر ئینسانیەتە هەم لەبەرەوەی کە شوێنێکی زراعیە بۆیە هاوڵاتیانش پێویستە خۆیان پارێزن لە هەموو ئەو ناوچانی کە کێڵگەمینەوە چەند ئێمە بەشمان هەیە ڕێنماییانەکەین بە دایمی لە گوندەکان لە هەموو ناوچەکانە ڕێنماییانەکەین کە دوورکەونەوە لەو شوێنەی کە کێڵگەمینە چونکە هەڵەی من یەک جارە ئیتر باجەکەی تو دووبارە بوونەوەی نییە یەک جار کە هەڵەت کرد بەرامبەر من چۆنڵی ڕزگاربوون نییە لی باجەکەی ئەیت بۆیە هاوڵاتیان پێویستە دوورکەونەوە لە هەموو ئەو ناوچانی کە کێڵگەمینی لێ ڕەنگە لای خەڵک هەندێک ناڕوونی هەبێ بەرامبەر بە کارەکانی ئەوەی سە بۆ نمونە کە دەڵێ بەڕێوەبەرایەتی گشتی من پێیان وایە ڕەنگە بەس ئێوەیش لەسەر دۆزینەوەی مین بکەن لە کاتێکا زۆر بابەتی دیکە هەیە کە دەچێتە چوارچێوەی کارەکانی ئێوە و کار بۆ دۆزینەوەیانەکەن ئەکرێنی کەمێک گورتر پێم بڵێ کە ئەو شتانە چین کەیەوە بە دوای داگەڕێنەوە بۆ سەلامەتی مرۆڤ هەڵیەگرنەوە. دیارە ئێمە بەس مین نییە مین و تەقەمەنی و پاشماوەی جەنگی یعنی مەسەلەن بۆ نمونە لە ساڵەکانی ڕابردووە 2022 بۆمبی هێرشوویمان دۆزیەوە لە سنووری پێنجوێن کە کارەساتێکی دروست کرد دوای ئەوە مەسەلەن بۆ نمونە
بۆ نمونە 2023 بوو یەک هاوڵاتێک زەویەکەی چێڵا بوو کە نزیکەی 20 ساڵ بۆ ئەی چێڵا و زەراعەتی تیاکردیش گرفتێکی نەبوو. دوای ئەوە فەلاحەکە با بڵێن و کەسی کە زەویەکەی چێڵا بوو جسمێکی غەریبی بینی بوو وای زانی بوو کوپەڵە لیرە و شتی وایە کێشا بووی بە تایی تراکتۆرەکە تەقیەوە پێی گیانی لەدەستدا بەداخەوە کە ئەمە بووە هۆی کارەسا دوای ئەوەی تر بە پێی پێوەەر ئێمە یەکسەر ڕاستەوخۆ پەیوەندیان پێوەکردین لە JCC و لە قایم قامەتی قەزای پێنجێنەوە تیممان ڕۆی سنوورەکەمان بەردەرمان بۆ دیاری کرد کە ئەوە لە لای ئێمەش لە داتای چەڵگەمین نەبووە چونکە مینیتیان نەبووە چەند ساڵێکی یعنی پارەی لێ پێیا کردووە وەلحاصڵ کە دوای ئەوەی چێکمان کردەوە دەستمان کرد بەگەڕان 37 بۆمبی هێشووی ترمان تیا دۆزیەوە هەر لەو شوێنەیە هۆکارەکەی چییە بۆمبی هێشووی تارە فڕێتە خوارەوە دیارەکە تارە فڕێتە خوارەوە بەڕقیە تەقێتەوە شوێنەکەی نەرم و فشەڵ بووە دیارە چەقیوە دوای ئەو بە مروری زەمنە و منتیقەی محەڕەمە بووە کەس نەچووە پرۆسەی ڕاماڵین باران و با بڵین لافا و بە فرمانە گڵی خستۆتە سەری بەرز بۆ تۆ چۆتە عمقەوە کە ئەم کاتە ئەم زەویەکەی چێڵاوە چەندین ساڵە وردەوردەگەڵی لێ ڕاماڵی و باران شت ڕایماڵیوە دانەیەک دەرکەوتەوە کە دەرکەوتەوە و کارەساتی دروست کرد ئەمە بۆمبی هێشووی بۆمبی ترمان فابی 250مان دۆزیەوە هەر لەو سنوورە کە بۆمبێکی گەورەیە ناپاڵمی پێڵین کاتی خۆی خەڵکی خۆمان وای پێوت نزیەکەی 250 کیلۆتی ئەنتیتیە وێرانکەرە نەتەقی بۆ تەقانمانەوە لە پرۆسەیەەکە لە پێنجێن کە هەموو کەناڵی ئەعلامەکانی شاتن خۆشبەختانە و تەسویریان کرد و لە زۆر شوێنی تریش لە نزیکەی چەمچەماڵ و ئەوانە کردمانە و کارەکانمان ڕەبتی بە هەموو سێکتەرەکانی حکوومەتی هەرێمەوە هەیە کە من هەموو جارێ من وام باس کردووەڵام دەستگای گشتی کاروباری مین و بەڕێبەراتی گشتی کاروباری مینی سلێمانی عەمودی فەقەری بوژانەوەی ژێرخانی ئابووری کوردستان دیارە هەر لە نێو ئەم بەشەی توە چەندین جۆری جیاوازی تەقەمەنیە بینم ئەزانم کە ئێوەی شەکە تەنتەنا لەسەر مین نییە چەند بۆمبێکی تریشمانەیە بە نزیکەی ئێوە ئیش لەسەر چەند جۆری تەقەمەنیەکەن بۆ هەڵگرتنەوەی ئەوەی ئیشی ئێمەی ترسنا کردووە چۆنڵی ئاسی مەترسیەکەی بەرزە هەموو ئەو ستافانی لە دنیاە ئەو پیشانی کە لە دنیاە کە مامەڵە لەگەڵ تەقەمەنیەکەن تەقەمەنی مادێکی زۆر ترسناکە بەڕاستی ئەو پێکاتەی کە لە خۆیان گرتوێتی دیارە لە جەنگەکان خۆتان نەزان چی کابلکاریەک بەجیاڵە چۆن کاریگەری لەسەر مرۆڤ بەجیاڵە لەسەر ژێرخانی ئابووری ئەو شوێنانە بەجیاڵێ بە کوردیەکەی تەقەمەنی لە زۆر شتایی بینیتەوە ئەگەر پۆڵێنی کەین بەگشتی ئێمە ئیشی سەرەکیمان پاکسازی ناوچەمین ڕێژکراوەکانە لە مین و پاش ماوەی تەقەمەنە جێگان مینەکان بەگشتی ئەوەی لە کوردستانی خۆمانە هەیە دوو جۆر مین هەیە مینی دژە تانک هەیە و مینی دژە کەسەکان هەیە تایبەتمەندی ئێمە تیمەکانی ئێمە ڕۆژانە هەڵەسن بە پاکردنەوە کێڵگەمینانی کە پێشینی لە کاریان هەیە و ڕۆژانە کاری پاکسازیەکەن بەڵام لە نێو ئەم پرۆسی پاکسازی مینەیە شتێک هەیە لە جەنگەکان عادەتەن تەنها مین بەکار ناهێنرێت لە جەنگە هەموو جۆرە تەقەمەنیەک ینی جۆرە چەکێک بەکاریە ئێمە لە کاتی پرۆسی پاکسازی مینە هەموو ئەو پاشماوە تەقەمەنیە جەنگانش پاکەکەینەوە کە بەرەو ڕوومانە بنەوە یا لە کێڵگە مینەکەیە لەمانش جۆری زۆرە بۆم نەگولە تۆپە گولە هاوەنە نارنجۆکە بۆمبە جۆرەکانی زۆرە لەبەرەوە پاش ماوەی تەقەمەنە جێگە یا چەکە سەربازیەکانی سنووری نییە یعنی بۆم نەکە باسی گولە تۆپێکەکە یا گولە هاوانێکەکەی چەنەها جۆر و نەوعی هەیە و ئێستاش لە ئەپدەیتکردنان هەموو کاتێ لەبەرەوە ئێمەش وەکو خۆمان هەمیشە ئیش لەسەر ئەپدەیتکردنی زانیاریەکانی خۆمانەکەین بۆی بتوانین بەپی شارەزایەکی لێ هاتووانە چکە تا شارەزای و لەسەر ئەو شتە بێ کە مامەڵی لەگەڵاکەی سەلامەتتر و چۆنەڵی بە شێوەیەکی ئاسایشتر مامەڵی لەگەڵاکەیت و چارەسەرەکەی باسێکی ئەو ڕووداوم بۆ بکە کە پێشکی سوپاسی چاپێکەوتنەکەتانەکەین و سوپاسی وەلومەرجە بووی کە تۆ زێمەعاناتی خۆماندان پێشکەشکەین و خەڵک بزانێ ئێمە چین و چیمەک چکارین کاتێک هاتوومەتە بەرنامەی مینەوە لە ساڵی 1990 بوو و بەکاری دیماینەری و تیم لیدەری و ئانەمانەمە جێبەجێ کرد پاشان من بووم بە سۆبەرڤایزەری تیمی ئۆدی تیمی تەقانەوەی نەتەقاوەکان یعنی گولە تۆپ و گولە هاوەن و ڕوومانەوە ئەم شتانە بەڵایە و بەرواری ڕووداوەکەش کە توش بووم لە حوتی دەی 2004 لە کێڵگەمینێک بەڵێ حوتی دەی 2004 کێڵگەمینی قەبرستانی دۆبڵاخ تاکەوێتە ناوچەی چیمەنی شەیدانەوە
تیمی کە پاکسازی مینمان لەوێ ئیشێکرد من سۆپەرڤایزەری لە ناوبردنی تەقەمەنی نەتەقاوە بووم یعنی هەر شتێک دۆزرایەتەوە من ئەمنمە کرد و پاشان یا ئەگوێزرایەوە لە شوێنی خۆیان لە ناومانە برد جا لە تەقەمەنی و مینەکانە کۆمەڵێ مین هەیە پیانۆترێر نۆتەچیانی نابێت هەڵبگیرێ یا دەستکاری بکرێ ئەو مینەش جۆرێکە ڕوسیە پێوترێ پیێمێن لەگەڵ هەنێ مینیکە ئەو حەقلەی کە ئەوان ئیشیان لێ کرد لە قەبرستانی دۆبڵاخ جۆری مینەکەی پیێمێنی ڕووسی بوو کۆمەڵی مینیان دۆزی بۆ پێویستی بەوە بوو کە لە ناو برێبۆی چونکو ڕێگری کاری پاکسازی دیماینەرەکان بوو مین پاکسازەکان بوون منیش و مینەکان ئەوە لە بەرۆی نۆتۆچە نەدەتوانی نە ئەمنیکەی نە دەستکاری بکەی وا دەبی گوێزی تۆ پێویستە دیسترۆ ئینستیتوی واتە لە شوێنی خۆیان لە ناو ببرێت بەم دەسەم کەمچەیەکم پێ بوو شوێنم بۆ چاکرد شوێن بۆ مینەکە پاکگانی بەردەمی پێوترێ چارج پلیسمنت بۆی چارجەکەی بۆ دانیت و کە چارجەکە بێتە هۆی لە ناوبردنی مینەکە کەم چەکە بەم دەسەمەوە بوو بە حاڵ بەرقەراغی مینەکەکە و بۆ هۆی هەڵسانی مینەکە و مینە زۆر حەساسە تەنانەت بە تەپەی قاچ لە دووری نیو مەترۆ احتیمال لە هەستێت وەڵا کە تەقی من بەس خۆشبەختانە جلی پارێزگاریم زۆر جوان پۆشی بوو کە ڤایزەر کڵاوەکەیە خودەیە لەگەڵ ڤێستا دەرعەکە ئەگینا بۆ لە ناوچوونی هەردوو چاویشم و ئەشی کوشتم چونکو هاوپیشەیەکمان بەم شێوەیە مینێکی دەستکاری مینێکی کردبووتر ئەمنی کردبوو چی ئەویان نازانم بوو بۆی کە پیا بتەقێتەوە هەردوو دەستی لە دەستداوە هەردوو چاوی لەگەڵ قاچێکیشە بەداخەوە هەزار جار بەداخەوە باشە زەحمەت نەبوو ئەو کاتە تاوەکو بینم کە بەداخەوە ئێستا ینی یاسەواری ئەم حاڵەتە بەجەستەتەوە دیارە و پەنجەیەک لە دەستداوە جا هەر ئەو پەنجەیە نەبوو تەبی ئەم دەستە ئەمای کایبینن ێستا دەستی من ئەمە دەست نییە ئەمە ورگە دەستیان خستە ناو ورگمەوە ئەم پەنجەیەم بە شێوەی کەنغەر بەزەم پەنجەیەم بە دەرەوە بوو بۆ ماوەی 38 ڕۆژ بەمانینی 28 دقە هاواتە بۆی ڕەفزی نەکات دەستە لە ناو بەشێکی جەستەتا لە ناو جەستە مابوو پێوترێ بەڵێ سێرجیکاڵ فلاپ سێرجیکاڵ بە طوبیەکەی ئەویان پێ دوایی کە چاکبوویتەوە چۆن بڕیارەدا هەر بەردەوام بی لەسەرم کارە وەڵاهی هۆکار هەیە یەکەم ئەمە وەکو تێکەڵبوون تێکەڵی ژیانمان بۆ دوومیش هۆکاری ژیان بووە تر من بە چی شێوەیەک بژیم بەڵامەوەی جێداخە هەتا ئێستا ئێمەیان خالە نشین نەکردووە من 28 ساڵ و 4 مانگم هەیە تا ئێستا گرێبەستیشین 28 ساڵەتەوە گرێبەستی 28 ساڵ لە ساڵی 98 مانگی پێنجەوە من لەم بەرنامەیە کە ئەو ساکە کۆمپانیایەکی بیانی بوو ناوی GFC بوو گرین فایل کۆنسلیتەر ینی ڕاوێژکاری چێڵکەی زەوست لەگەڵەوانە من دەست بەکار بووم تا ئەم دەقەیە کە ماوەی 15 ساڵێکە بێت ئێمە خۆماڵی کارەکەیەوە زۆر مرۆڤ دۆستانەیە جێگەی داخە کە تاوەکو ئێستەیەوە نەبوون بە هیوادارین ئەمانە بگاتە دەست گوێبیستەکانی دەوڵەت و فەرمانبەری هەمیشەیە تا ئێستا 700 کەس بە گرێبەستی بمێنێتەوە زەلامانەیە شەید بووە دینارێکی نییە کاک سەردار لە ئەزمموی کارەکەی خۆتەوە ینی چی بە خەڵکەڵی خۆ بەتایبەت لە مەرزانە کە ئێستا زیکی وەرزی بەهاری خەڵگە چێتە دەشت و دەرو زۆر ڕاستە ئەوەی زۆر گرنگە بەلای منەوە کە ئاماژەی پێ بکەم یەکەم داوا لە هەموو هەوڵاتی هەردنێکەکەم کۆمەڵی نیشانە هەیە پێوترێ سیستەم مارچین کە دانراوە لە نزیکی سنووری شێڵگەمین یەکەم شت دەستکاری نەکەن دووەم سەرپێچی ئەوە نەکەن قاچ بخەنە پشتی ئەو نیشانانەوە چونکو ئەو زەویە مەترسیدارە وشرت هەر ئەوە نییە لەوانەیە هەردوو قاچی بەرێ لەوانەیە بیکوژێت کە ئەما بێتە هۆی قورسیەک بە ساگەرنەی کوژێ بێ بە قورسیەک لەسەر خێزانەکەی ئەگەر بیشی کوژێ کۆمەڵەگەتی و نەکبەت بەجێ دێڵێ کەواتە نەچوون یان نزیک بوونەوە یا دەستکاری نەکردنی ئەم شتە بۆ خۆیەتی بۆ خەڵک نییە یەکەم شت بۆ خۆیەتی بۆیە لێرەوە داوا ئەەکەم لیان نەپاڕێمەوە چاویان ماچەکەم کە لە تەقەمەنی و مین بە هیچ شێوەیەک نزیک نەبنەوە چونکو یعنی 100% تووشی زیانە بن وەخاسەتەن ئەتر لەمە دوای مانگێکی کە ئەتر بەرە وەرزی بەهارە چێت
کاتێک کە خەڵکە چێ بۆ سەیران یا بۆ دەژ یا بۆ دەر یا ئەوانەی کە گژوودیا کێوی کۆکەنەوەکو مەعیشت تکایە ئاگایان لە خۆیان بێت نەچنە ئەو ناوچانەی کە مەترسیە دارە و نیشانەکراوە بە نیشانەی مەترسی. ئەمەی پرسیارە بکەم سەبارەت بە بابەتێک کە پێش پرۆگرامەکەش بۆ جێی سەرنج باسە کردیانی هەر پەیوەست بە قسەکانی پێشتری شتەوانی هەندێک جار ئەرکەکانی ئێوە یان ڕۆڵەکانی ئێوە ونە باسی هەندێک شوێنی زۆر سەیرت کرد کە ئێوە سەروەختێک سەردەمانێک کە شوێنی مەترسی بوون و جێگەیەوە بوون کە مرۆڤ ژیانی کوێتە مەترسیەوە پاکتان کردوونەتەوە ئێستا ئەم شوێنانە شوێنی دیارن بەڕاستی لە کوردستانە حەزەکەم ئاماژە بەوە بەیانی ئەکرێ پێم بڵێ بزانم ئەم شوێنانە چۆن کە بەردەوام هەوڵتانداوە پاچی بکەنەوە ئێستا شوێنی ئاوادانی و نیشتە جێبوونن لە هەموو سێکتەرەکانە لە هەموو بارەکانە با بڵێن بۆ نمونە لە بواری ئاوەڕۆیە یا ئاوا با بڵێن مەسەلەن پرۆژەی ئاوی دوکان شوێنی خەزانی ئاوەکە و هێڵی دووەمی ئاوی سلێمانی دوکان هەم پرۆژەکە بە دۆکمنتەمانە تەمان ئافتەر و بیفۆرمانە پێشتر کە چێڵگەمین بۆ دوایەوە کە پرۆژەکەی تیا دروستکراوە وێنەمان کردەوە کە پاکمان کردوێتەوە چێڵگەمین بۆ پاکمان کردەوە خەزانی ئاوی دروست دوکانی لێکرا و دوای ئەوە ڕێڕەوی بۆ ڕێکەش لە دوکانەوە تا سلێمانی ئێمە بە خاڵی GPS ڕێڕەومان بۆ ئەو ڕێڕەوەی ئەوان کێشایانە دڵنیاییمان ناونەتەوەی چێڵگەمین بوو بێ پاکمان کردەوەی چێڵگەمین نەبوو بێ وتمانە بێرە ڕێڕەوەکە بەرن هێڵی 132 kV کارەبای چەمچەماڵ سلێمانی شوێنی تاوەرەکانی ئەو شوێنانی کە تاوەرەکانی لێ چقێن هەمووی زۆربەی زۆریەوەی چێڵگەمین بوو بێ پاکمان کردەوە ئەوەی کە چێڵگەمین نەبوو بێ ڕێڕەوەکەمان و خەریتەکەمان بە جیازی بلۆتەر بۆ کێشاون و پێمان ناون ئێستش لایەزال هەر ڕێڕەوێکی کارەبا بکێشن داوای ڕێی ئێماکەن ئێمە خەریتیان عینێ ئەو جا ئەتوانن دڵنیاییان عینێڵێن ئەنجا کارەکە جێبەجێکەن و پرۆژەکە جێبەجێکەن یەک کۆمپانیای زەبەلاحی نەود نەهاتۆتە کوردستانەوە هەتا ئێمە وشیاریمان تیمەکانی وشاریمان وشاری نابێ بە ستافەکانی و تیمەکانمان نەچوو بێ ئەو شوێنەی کە مەبەستیان بۆ کەوە دوای نەوت تاتیایە بگەڕێن پاکمان کردوەوە گەر چێڵگەمین بوو بێ و ئەگەر چێڵگەمین نەبوو بێ خەریتەمان ناونەتی وتمانە ئەم مەوقعی ئێوە لێرایە ئەم چواردەوەری بۆ نمونە ئەم چێڵگەمینانە لێوێ نزووکە نزیکی ئەم شوێنانە نەکەونەوە ناو شاری پێنجێن ناو قەزای پێنجێن گەڕەکەکانی کۆڵانەکانی جادەوبانەکانی لە سا هەشتای مین بووە ئێمە پاکمان کردوەوە لە یازاریش ئێستا جاری وایە خانوێک کە تێکێن و پاچێکەنەوە شوێنەکەی مین و تەقەمەنی و ئەوەی تیا دەرەچێ سەبارەت بە سیاحە ئەو ئاوێسەری کە ئێستا هەرچی عەرەب و هاوڵاتی ئەجنەبی هەیە و خەڵکی خۆمان هەیەچین سەیرانگایەکی دڵڕفێنی هاوینە هەوارێکی خۆشە چێڵگەمین بۆ پێشتر پاکمان کردەوە ئێستا خەڵک بۆیەچێ و بۆ بە مەزەری ڕزق و سەرچاوی داهات بۆ ئەم وڵاتە ئەو شاری جوانی کە بووە بە لۆگۆی شاری سلێمانی پێشتر کۆنە ڕەبایە بووە ئێمە پاکمان کردەوە لە تەقەمەنی و پاژماوەی جەنگی و پاشان بە دۆکمنتەمانە بەوێنەوە بووە بەو ئوتێلە جوانە پێنج ئەستێرەی کە ئێستا بووە بە لۆگۆی شاری سلێمانی چەندین و چەندین پرۆژەی تر لە ژینگە مەسەلەن لەسەر ژینگە چ دەورێکمان هەیە ئێمە جاری وایە ئاگرێکەکەوێتەوە سەدان دۆنم زەویە سووتێنێک کەس نازانێ هۆکارەکەی چێڵەن ئەبێت چی بووبێ ئێمە مینی ساشمەدار و کڵپەدارمان هەیە جاری وایە ئاژەڵێکی کێوی لە ئەکەوێتە چێڵگەمینێکەوە مینێکە تەقێنێتەوە مینێکی پیا تەقێتەوە کڵپەدارە تەمووزە هەمووی پوش و پەڵاشە و زیانە ئەبێتە هۆی گڕگرتنی سەدان دۆنم زەوی کە ئێمە ئەو چێڵگەمینانەی کە پاچکەینەوە ڕێگریەکەین لە سووتانیەوە بێجگە لە پاراستنی ژیانی هاوڵاتیان کەەوە ئیشە ڕئیسەکەیە کە بەو چێڵگەمینانەی کە پاکمان کردووە سەدان هەزار هاوڵاتیانمان لە مردن ڕزگار ئەو ڕاهێنانانی کە ئێوە بەو کەسانە بەو فێرخوازانەیانەکەن کە دێنە ئێرە هەمان ئەو ستانداردە جیهانیانەیە کە لە وڵاتانی دەرەوەش خەڵک بۆ شیارەکرێتەوە و ڕائێنرێ لەسەر شێوازی هەڵگرتنەوەی مین پێوەرەکان هەری یەک پێوەرن و لە کۆتاییشدا ئێوە بڕوانامەیە گیان شتێکی باوەڕ پێکراوە دەدەن بەو کەسە ئەو منهەجی ڕاهێنانە یاخۆڵ ناوڕۆکی ڕاهێنانەکان ئێمە هاوڕێکە لەگەڵ پێوەرە نێو دەوڵاتەکانی بۆ کاری پاکسازی مین بەتە منهەجێکتان هەیە باڵێ بۆ هەموو خولێکی تایبەت منهەجێکی ڕاهێنانی تایبەتمان هەیە کە هەموو وانەکان لە خۆگرێ کە هەموو تاقیکردنەکە پرۆگرامەکانی ڕاهێنان هەڵسەنگاندنەکان هەمووی لە خۆیەگرێ و ئێمە منهەجەکانمان هاوڕێکە لەگەڵ پێوەرێکی نێوداڵەتیە کە پێڵێن پێوەری ئایماسی پێڵێن ئایماسیش کراوەی ئینتەرناشنال ماین ئەکشن ستانداردە و بەردەوامیشین لە ئەبدەیتکردنی ئەم زانیاریانە و بۆ بەشی دووەمی پرسیارەکەت
ئەو لە کۆتایی هەر خولەکە ئەو کەسانی ئەو بەشداروانی کەستەر کەوتووە بن بەڵێ بڕوانامەیەکیانێنێ ئەو بڕوانامەش بڕوانامەیەکی بڕوا پێکراوی نێو دەوڵەتیە لە بەرەوەی پێوەری ڕاهێنانەکەمان پێوەرێکی نێو دەوڵەتیە بەو بڕوانامەی تۆ لە هەر شوێنی کرد بێتوانە لەم بوارەیە بەو بڕوانامەی ئێمە ئەی بەخشین کە لە دەستگای مین بەڵێ ئەتوانێت لە هەر شوێنی کە لە بواری پاکسازی مینە ئیشکە هیچ کێشەی خواستەیە لەسەرەوەی خەڵک بێ لێرە بێ لەم بوارە کار بکە ئێستا خواست تۆزێک کەمتر بۆتەوە بۆچی مەسلەی بژێوی ژیان و ئاستی مەترسی ئیشەکەش جۆری ئیشەکەش ئیشێکی زۆر خۆتان نەزان مەترسیدارە قورسە لەبەرەوە ئەگەر خەڵک اختیاریکەی هەبێ بۆ ئیش ئەمە هەڵنابژێت پێم ناخۆشە لەسەر بابەتی قساکەین کە ئەوەیە جەنابەت زیانە بەرکەوتوشیکی لە بەرکەوتەکانی مین بەڵام لە لایەکی تریشەوە دڵخۆشم لەوەی کە ئێستا مامۆستایەکی ڕاهێنانی تو خولەڵیتەوە و خەڵک و شیارەکەیتەوە باسی ئەو ڕووداوم بۆ بکە کە بەسەرتا چۆن بوو کەی بوو خۆشحاڵم بە بمدیدارەکە ساسان کرد لەگەڵمانە بۆی لە نزیکەوە بتوانین شتێک لە معانات و لە بارودۆخی کارەکەی خۆمان بە بینەران و بیسەران ڕوونکەین. من ناوم فەرمان نووری حالیان ئێستا مامۆستام لە خولەکانی ڕاهێنان لە بەشی ڕاهێنان لە بەڕێوەبەراتی گشتی کاروباری مینی سلێمانی لە ساڵی 2011 یەکی سێ 2011 ئەو کاتە سەرۆک تیم بووم تیمی لە ناوبردننی مین و تەقەمەنی سەر بە دەستگای مین بووین بە ئەرچێکی فەرمی لە کێڵگەمینێک لە نزیک ناحەی مەیدان سەر بە قەزای خانەقین تووشی ئەو ڕووداوە بوو لەو کاتێک کە بە ئەرکەکەی خۆمان هەڵەساین و معالەجەی ئەو مینانەمانە کرد قەدەر وا بوو مینەکەم پیا تەقیەوە بۆ بەهۆی تەقینەوەکەشەوە چاوی ڕاستم و هەروە دەسم لە دەستداوە بوو ئاسەوارانی بە دەموچاوی ئاسەوارانە گشتی ئاسەواری مینەکەی عادەتەنەوە پارچانەی سووتێنێ شێوازی دەمچاوە بۆ ڕێوە چی گرفتێکی تەندروستی بۆ دروست کردی لەو کاتە جگەلەوەی کە بەداخۆ بینایی لە دەزا و ئەو دەستە شەوای لاتەوە هیچ گرفتێکی تری بۆ دروست کردی بێگومان هەموو ڕووداوێت کە ڕۆدایتر بە سیارە بێ بە ئاگر بێ بە مین بێت بە دڵنیایەوە ئەو کەسە تووشی کۆمەڵی گرفتە بێ گرفتی لەناو کۆمەڵگایە بە حەدێک و هەم بۆ جەستەی خۆتت وەڵام منەوە کاتێک دروست بە دڵنیایەوە من بێتاقەتی کردم وانی کاری لێ کردم وەڵام سپاس بۆ خوا بە ماوەیەکی کەم دوای معالەجەیەکی زۆر و تەندروستیوانم گەڕایەوە ئەو ڕۆحیەتت چی بوو کە وای لێ کردی دوای ئەم ڕووداوەش هەر بەردەوام بیت ینی بیتەوە سەر کارەکە و بەردەوامی لە خزمەتکردن بەڕاستی ئەم کارە ئێمە یەکەین مبالغەی تیانەکەین کارێکی زۆر پیرۆزە کارێکی ئینسانی پیرۆزە ینی منش بۆ ماوە 31 ساڵە چێت لەم بەرنامەی کارەکەم بۆیە کاتی کە ڕووداوەکە ڕوویدا من 15 ساڵم تەواو کردبوو لەو بوارە یعنی بەڕاستی چۆتە ناخمانەوە ینی حەزەکەین خزمەتە بکەین بۆرە کارێکی پیرۆزە کارێکی ئینسانی ئامۆژگاری چیە بۆ خەڵک ینی لە ئەزمموی خۆت ئەو ساڵان زۆری کە لەم کارەیە بڕێت کردوانی پامێک دەبێ قسەیە کە دەبێ ئەنی بەست ئێمە ستاندەرێکی تایبەتی خۆمانێ ئیشەکەین لە ستاندەرەکە لا نەدەن تووشی گرفت نابن ئەی بۆ هاوڵاتیان قسە چییە هەروە بۆ هاوڵاتیانی سیڤیل بۆ خوشکۆبرایانمان ئێمە بەرەو وەرزی بەهارە چین گژوگیا و تر دەرچووری دەرەوە سەیران شتمانە بێت بەعام بۆیە داوا لە هاوڵاتیان ناکەین بڕێنمایەکان و بەو ئاگداریانەی کە لە ڕێی بڕێوەبەراتی و شیاری مینی دەستگای مینەوە ئاگداراکرێنەوە لە ڕێی قوتابخانەکانە لە ڕێی تیمەکانمان کە دەرەچێ بۆ ناوچەکان پەیڕەویکەن و پێ ئیلتیزامی پێ بکەن لەبەرە بەڕاستی هەڵەبوون یاخود توش بوون بە ڕوودا و لەگەڵ مین و تەقەمەنیە یەک جارێکە مان و نەمانە بۆیە بەو نیشانانەی کە هەمانە ئەوە هێمای مەترسیە کێڵگەمینەکانە لەکوێ بینیان دەستکاری نەکەن نەچنە ئەو دیوی ئەو هێمانە ئیلتیزامی پێ بکەن بۆی سەلامەتی بپارێزن بە هیوایەوەی کە ڕووداوی ناخوازراویشمان نەبێ ئینشەڵڵا بەداتا و ژمارە پێم بڵێ بزانم ئاماری قوربانیەکان لای ئێوە چۆن هەم کارمەندەکانی خۆتان و هەم هاوڵاتیان کە خۆمان دەزانین ساڵانە گوێمان لەوە بێ هاوڵاتیان هەرێمی کوردستان مینیان پێهاتەقێتەوە بە تایبەت ئێستا ئیتر نزیکی وەرزی بەهارین خۆ دەزانی ئەمە زیاتر حاڵەتەکان زیاکە هەندێک بەرچاو ڕوونین بیتێەوە هەندێک ئامۆژگاری بۆ هاوڵاتیان دیارە سەبارەت بە داتای قوربانیانی مین بەداخەوە سنووری پارێزگای سلێمانی زۆرترین قوربانیمان هەبووە لە بەرەوەی زۆرترین ناوچەی پیسبوومان هەیە و زۆرترین
مین و تەقەمەنی لە سنووری پارێزگای سلێمانی بۆ لە بەرەوەی شەڕگە بووە پێشتر و پرۆسی ئەنفال و 4500 گوند داگیراوە لە سنووری هەرێمی کوردستان 1970 کەس ئەنفال کراوە مەسەلەن ئەو گوندانی کە داگیرکراون لەوانەیە بەشێکی مینەکان حکوومەتی عێراقی کاتی خۆی منتقانی بە محەڕەمە ناوردووە کەس بۆی نەبووە هاتوشۆ بکە ڕەبایی لێداناوە چواردەوری ڕەبایەکانی کردووە بە مین و تەقەمەنی مەسەلەن بۆ نمونە ڕێگەکان سەرچاوی کانی و ئاوەکان بۆی پێشمەرگە و هێزی حرەکەی جوڵەی پێشمەرگە نەهێڵێ بەو مەبەستە کردوێتی و شەڕی ئێران عێراقیش ئەوە زۆرترین مینەکانی هۆکارەکەی ئەوەیە بەداخەوە لە سنووری پارێزگای سلێمانیان نزیکەی 6050 شەهیدمان هەیە کە هاوڵاتی بەداخەوە عەفو کەم ئەنداممان هەیە کە ئەمانە زۆربەی زۆریان بەداخەوە هۆکارەکەی مین و تەقەمەنی بۆ مینیش وە لەبەرەوەی لە بیدایەتی پرۆسەکەەوە خەڵک نەیزانیوە مەسەلەن بۆ نمونە ئەو مینە چ زەرەرێکی هەیە و چ زیانێکی ئێنێ و چۆن مامەڵی لەگەڵا بکات و چۆن ئەوی بکات بەداخەوە وەک باسم کرد 6050 شەهیدمان هەیە بە نزیکەی کە گیانیان لەدەزاوە ئەمانە لە هاوڵاتی و لە کارمەند و نزیکەی 1550 کەسیشمان هەیە کەم ئەندام بوون هێتی دەستێکی قاچێکی هەردوو دەستی هەردوو چاوی هەردوو قاچی هەموو نەوەکانمان هەیە کە ئەمانە کەم ئەندام بوون و بەداخەوە بوونەتە قوربانی ئەو پرۆسەیە و ئەوەی ئامۆژگاریم بۆ هاوڵاتیان ئەوەیە لەبەرەوەی ئێمە لەم ساڵانەی دوایە توانیمانە بە بۆنەی بەڕێوەبەراتی هوشیاری مینیسەر بە بەڕێوەبەراتی گشتەکەمانەوە کە تیمەکانیان ڕۆژانە دەرەچن بۆ ناوچە دوورە دەستەکان و هوشیاری ئێن هەم لێرە هەم لەو شوێنی کارەکانیان لەو ناوچانەی کە مین و تەقەمەنی لێیە وشیاری ئێن بە هاوڵاتیان کە نزیکی ئەو ناوچە مین ڕێژکراوانە نەکەون کە مین و تەقەمەنی لێیە و کۆرسمان کردوتەوە بۆ پۆلیسی دارستان بۆ پاسەوانی سنوور بۆ هێزەکانی ئاسایش بۆ هێزەکانی پێشمەرگە کۆرسی مین هەڵگرتنەوەمان بۆ کردوونەتەوە ئامۆژگاریم بۆ هاوڵاتیان ئەوەیە کە لە کاتی مەوسمی وا بەهار دەست پێکا بۆ گژوجیایی بەهارەوە بۆ چەند دینارێک ژیانی خۆیان ڕوبەڕووی مەترسی نەکەنەوە لەبەرەوەی بەرپرسیارەتیە ئینسان ئەو ڕێنمایانەی کە تیمەکانمان ئەیان ناتێ پێوەی پابند 234 میلیۆن مەتر مربع پیس بووە لەم سنووری پارێزگای سلێمانی بەداخەوە لەو ڕوبەرە هەتا ئێستا نزیکۆمانە بە نزیکەی 116 میلیۆن مەتر مربعی پا بکەینەوە یعنی هێشتا نیو نەبووە باقیاتەکەی ماوە لە نیوە زیاتری ماوە ئەویش ئەو پاکردنەوە بە هێزی خۆمان و سەرجەم ڕێکخراوە نێودەوڵەتەکانی پێشتر کاتونەتە ناو هەرێمی کوردستانەوە و کۆمەڵی کۆمپانیای نزیکەی 300 کۆمپانیای بیانی و ناوخۆی دروست بوو لە کاتێکا کە بودجەی وەبەرهێنان هەبوو و بە تەندەرین کاریان نەکرد ئەوانش کاریان تیا کردووە بە هەموو ئەم هێز و توانانە توانیمانە تاسا نیوە کەمتری پاپ پرۆسەکە خاوە پرۆسەکە خاوە لە بەرەوەی با بڵێن هەرێمی کوردستان ئێمە تۆپۆگرافیای کوردستان ڕۆڵی هەیە بەرزی و نزمی و شاخ و ئەوە چکە کارکردن خۆ زانین لە شاخەکان و ناوچە دوورە دەستەکانە فەرقەیە لە دەشتاییە دوو ئاو و هەوا بەفر و باران و کەندڕجاری وای چێڵگەمینمان پا کردێتەوە باران و بەفر و لافا و مینی ڕاماڵی و هێناوێتێ ناو ناوچەی دیسانە و پیسی کردێتەوە دووبارە پاکمان کردوێتەوە دوو مەوسمی بارانبارین و قڕ و لیتە و بەفر و ئەمانە بەپی پێوەرە نێودەوڵەتەکان نابێ کارمەند کار بکات چکە تۆ ڕۆحێک ڕزگار بکەی نابێت ڕۆحێک ڕوبەڕووی مەترسی بکەیتەوە لەو مەوسمانە کار ناکرێت بەهۆی بەرزی نزمی پلەی گەرمی کە جەو ساردە و بەفر و بارانەوە قڕ و لیتەکەش هۆکارێک ئەبێ بۆ بە هەڵابردننی با بڵێن دیماینەرەکە ئەو کەسەی کە مینەکە هەڵەگرێتەوە بۆیە لەو مەوسمانە بە هیچ شێوەیە کار ناکرێت وە قڕ و لیتەش کاری تیا ناکرێت بە کورتەکەی ئەمە یەکی هۆکاری دووەم بوو هۆکاری سێم مەسەلەن ئێمە هەتا ئێستا لەسەر ئاستی هەموو جیهانە ئامێرێک نییە بە ناوی ئامێری میندۆز ئەو ئامێرانی باکارێنین ئێمە ئامێری میتاڵ دۆزە کانزا دۆزە یعنی جاروای چێڵگەمینێک بۆ نمونە گول لە تۆپێکی تیا تەقیوەتەوە باشە لە کاتی شەڕی ئێران عێراقا ئەمەنەی پارچە و ساچمە تایە ئەم دیماینەرەش هەر ساڵتێک دەرەچێ ئەبێ حسابی مینی بۆ بکە سیرەکەی دەسەکە بە حەفرکردن هەڵکەنن ئەگەڕێ بزانین سیرەکە دوای پارچەیە گول لە تۆپێکە یا تەکنۆلۆژی هێشتا بۆ ڕادەی پێش نەکەوتۆ لە جیهانیان ئێوەنیتان هەر لە هەموو جیهانە یەک نەوع ئەو ئەمریکا هەیە لە هەموو جیهانە با بڵێن ئێمە ئێستا ڤاڵۆنی ئەڵمانی بەکارێن هەر ئەوەی لە هەموو جیهانە بەکارێن بەس ئامێرێک نییە بە ناوی میندۆز هەر میتاڵ دۆزە بەو کانزایی کە لە ناوایەتی دۆزیتەوە لەبەر ئەوە ئەمە یەکێکە لە هۆکارەکانی کە هۆکارێکی زۆر سەرەکیشە با بڵێم دواخستنی پرۆسەکە مەسەلەن تۆ لە حەقلێکی 20,000 مەتریا بۆ نمونە چەند دەنگ دەرچێ بێت ئەو نەحسابی مینی بۆ بکەیت کە سەیری ژەگەی لەناو ئەو 20,000 مەترا لەوانەیە ئەو پەڕەکەی بۆ نمونە 50 مینی یا 100 مینی تیا بێ بەڵام تۆ حسابی 2000 سەوتێک کردووە 1000 سەوتێک کردووە لەبەرەوە پرۆسەکە تۆزێت و ئاخەوەشێکێکە لە هۆکارەکە مامۆستا بەمەنانی پرسیارێک لای من گەڵاڵە بوو سەبارەت بەو کەسانی کە
ئەکەونە ناو کێڵگەیەکی مینەوە بەبێ ئاگداری ینی نایزانێت و هەستەکە کەوتوتەوە شوێنەوەی دراخۆ کەسەکە مەدەنیە کەسێکە کە سەر بە بەڕێبەرایەتەکەی بەس بارحاڵ سایکۆلۆژیا و مرۆڤ زۆر گرنگە زاڵ بە بەسەر ترسی خۆیاوە هەوڵبا ڕێنمایەکانی ئەو پەیڕۆکاوە تاوەکوێ واگەنە سەری ئەلەم ڕۆ هەندێک بەرچاوڕوونیم بەرێ بزانم ئەبێ ئەم کەسە چۆن مامەڵە بکانی ئەوانەی کە خەڵکی مەدەنین سەدفاکات بەهۆی ئیشەکانیانەوە شوانیە یا هەر بابەتی کە کشت و کاڵە سەدفاکە نزیکە بنەوە یا کەونە کێڵگەیەکی مینەوە خۆی زۆر وا باشترە پێشتر ڕەچاوی ئەو نیشانە سێگۆشانە بکەن کە هەمیشە لە چواردەوری کێڵگەمینەکانداران خۆیان بۆ هیچ مەبەستێک نەخەنەنە ئەو مەساحانەوە ئەمە گریمان بە هەر هۆکارێک چووە ناوە وەکو جەنابێ باسەکە زۆر گرنگە ناشڵاژێ نەشڵەژێ ئەمە بۆ خۆی هۆکارێکی مهمە لە شوێنی خۆی بمێنێتەوە ئەگەر کەسێکی کە هەبێت لە تەنیشتیەوە ینی بۆ منە تەنیا نەبێت ئەتوانێت بۆ بڵێت ئەگە مۆبایلیان پێبێت تەلەفۆن کەن بۆ 1970 ژمارەی کۆسنتەری ئێمە تیمەکانمان لە زۆر شوێن بڵاوە کراوەتەوە ئەتوان بەدەمیانەوە بڕۆین باش ئەمەگەر گریمان هاودەمێکی زۆر هاوڕێ زووە گەینە سەریان لە خزمەتیان ئابین ئەگەر ئەمە نەبوو ئەتوانێت ئەگە خۆی مۆبایلی پێبوو با خۆی تەلەفۆنکە بۆ نمونە لە خراپترین حاڵەتە ینی ئەم هۆکارانە نەبوو کە یارمەتی بە باشتر وایە ئەو هەنگاوانە یا ئەو شوێنانە بەکاربێنێتەوە کە پێشوەخت ئەگەر بتوانێت بینی بێتی قاچ خاتەوە سەر ئەو شوێنانە بگەڕێتەوە لەو شوێنە و بە تایبەتی قاچ بتوانێت بخاتە سەر چۆنڵی بەرد یا بەرزیەکان ئەو شوێنانی کە دیارە بەردە ڕقە ئەبینرێت ئەتوانێت لی دیارەکە ئەو ئەرزێکی سەلامەتە هەنگاوەکانی خۆیەتی پێشتر یاخود بەردەکانە ئەتوانێت وردە بە تایبەتێکە زۆر نەچوبێتە قوڵایی کێڵگەمینەکە بەڵام وەکو پێشینە باشتر وایە لە ژمارە مۆبایلەکەەوە لە داوای هاوکاری و دەست پێ بکە لە خراپترین حاڵەت ئەوەیەکیان بکات بەڕاستیەوە کۆڵسەنتەرەوە گرنگە ینی باڵێ و زۆربەی کاتیش بەهانەی هەموو کەسێکەوە ڕۆشتوین لە زۆر شوێنەوە تەلەفۆنمان بۆ کرێت. ئێرە ناحیەی وارماوایە و هاتوینەتە قوتابخانەی زەڕایانی بنەڕەتی لە ناحیەکە تیمێک لە کارمەندانی بەڕێوەبەرایەتی کاروباری مین وەک پیشەی هەمیشەیان سەردانی قوتابخانە و خوێندنگاکان دەکەن بۆ هۆشیارکردنەوەی خوێندکاران بەرامبەر بەو مین و تەقەمەنیانی کە هەیە بە باشمانزانی مەیدانیان لەگەڵیاندا بین و تاکو بزانین چۆن خوێندکاران هۆشیار دەکەنەوە بەرامبەر بە مین و تەقەمەنیەکان. وتمان چەکێکی کوشندەی سەربازیە زۆر باشە کە دروست کراوە بۆچی دروست کراوە بۆ کوشتن و کەمەندامکردن و بریندارکردنی مرۆڤ و ئاژەڵ تۆ لە ناو زەوی بەم شێوەیە مینەکانە بینی ئاوا ئەیبینی وەکو ئەو وێنەی ئەو دی و نایبینی چکە باسمان کورتمان زۆربەی مینەکان لەکوێ هەیە لە ژێر زەوی ئافرین لە ژێر زەوی و لەسەر زەوی زۆربەی کات خەڵەکە بۆتیتی لە ناو پوشا بۆ نەمبینیوە لە ناو خۆڵا بۆ نەمبینیوە پێتەقیوەتەوە باشە گوڵی من کەواتە ئێوە کە ڕۆژانە ئەچن بۆ دەشت و دەر ئەچی بۆ سەیران ئەچی بۆ گەڕان ئەچی بۆ شوانی ئەچی بۆ سەعیکردن بۆ هەژمە بەستێک ئەڕۆیتە دەرەوە ئەبێ شوێنی سەلامەت هاڵ ببژێرین بۆ ئەوەی تووشی ڕووداوی مین و تەقەمەنی نەبین و لە هەر شوێنێکیش پیان وتین ئەو شوێنە مەترسیدارە گومانی ئەوەی لێکرێمینی لێبێ یاخود تەقەمەنی لێبێ تۆ ئەو شوێنە بەکار ناهێنی. مامۆستا ڕێزان ماندوو نەبی ئێوەی سەرکەوتنتان بۆ خوازم بۆ ئەم چالاکیە باشەی کە ئیکەن ئەکرێ بۆم باس بکەی بزانم ئەم جۆرە چالاکیانە و ئەم بابەتی هۆشیاری کە هەیە هەفتانەیە ڕۆژانەیە چۆنە پلانەکانی ئێوە لە بەڕێوەبەرایەتی گشتی من ئێمە لە بەڕێوەبەرایەتی وشاری من ئیشی ئێمە بەشێکی تایبەتمان هەیە بەشی وشارکردنەوەی خوێندکاران لە مەترسیەکانی مین و تەقەمەنی تەنەها گروپی خوێندکارانیش ناگرێتەوە ئەگەر بە کورتی باسی بکەم دوو شێوە هۆشارکردنەوەمان هەیە ڕاستەوخۆمان هەیە و ناڕاستەوخۆمان هەیە هەمومان نەزانین ڕاستەوخۆ ئەوەیە کە ئەچینە گوندەکان قەزاکان ناحیەکان زۆربەی کات شارەکانیشمان هەیە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ هۆشیاریانەکەینەوە ناڕاستەوخۆش هەمومان ئەوە ئەزانین لە ڕێگەی سۆشیال میدیایە و هۆشیارەکرێنەوە
ڕاستەوخۆکە ئەگەر زۆر تەرکیز کەمە سەر ئەوە چکە ئێمە ئیشەکەی ئێمە ئەوەیە زۆربەی کات ئەچینە گوندەکان قەزاکان ناحیەکان و ئەمە پلانی هەفتانەی ئێمەیە هەموو هەفتەیەک پلانمان هەیە هەر هەفتەی بۆ گوندێکە بۆ قەزایەکە بۆ ناحیەکە زۆربەی کات شارەکانیش داوامان لێ ئەەکەن بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئێمە چەند گروپێکمان هەیە خەڵک هۆشیارەکەینەوە لە ڕێگای ئەو گروپانەوە گروپی مناڵانمان هەیە ژنانمان هەیە پیاوانمان هەیە شوانەکانمان هەیە بێجگە لە قەزا و ناحیەکان زۆربەی کات لە شارەکانیش بەڕێوبەرایەتیەکان داوامان لێ ئەەکەن بەڕێوبەرایەتی کشت و کاڵمان هەیە جیۆلۆجیمان هەیە پاسەوانی سنوورمان هەیە ئەوانەی کە بەرکەوتان هەیە لەگەڵ دەرەوەی شار ئەچنە ئەو شوێنانەی کە مەترسی بوونی مین و تەقەمەنی لێ ئەکرێت مامۆستا ئەوەندەی کە زبوونت هەیە ینی کاردانەوەی خوێندکاران چییە لە ناو ئەو ترێنین و ورکشۆپانی کە تۆ پێیانەکەیانی هەستەکەی ئیسیجابەیەکی باشیان هەیە بۆ بابەتەکە هەتا ئەم دقەیە من چەند ساڵە نزیکی 20 ساڵە خزمەتم هەیە لەم بوارە ئیسیجابێکی باشیان هەیە وەڵامدانێکی باشیان هەیە بۆی و زۆر سوپاسی هەموو بەڕێوەبەرایەتیەکانەکەم من لێرەوە چکە ئەوان زۆر هاوکارمانن ئەگەر ئەوان هاوکارمان نەبن لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەکان ئەگەر ئەوان هاوکاری ئێمە نەکەن ئێمە ئیشمان پێ ناکرێ بەڕاستی ئێمە هەردووکمان تەواوکەری یەکتری مەبەستی سەرەکی ئێمەش ئەوەیە کە قوتابخانەکان و خوێندکارەکان هۆشیار بکەینەوە بۆی چیتر ڕووداوی مین و تەقەمەنی ڕوودا و گەنجی ئێمە مناڵی ئێمە گەلی ئێمە بێدەست و قاچی ئەگەر هەندێک باسی ئەم نامیل کەوشتانم بۆ بکەیت جەنابەت لەبەردەستی شتایانی ئەمەی من بابەت نووسراوە سیر کەوفێر بەلای جەنابێت گۆڤاری ڕەنکردن ئەمە چییە هەندێک ڕوونکردنەوەم لەسەر ئەم بابەتە بیتێ هۆکارەکانی فێرکاریمان هەیە بریتێ لە پۆستەرات گۆڤارمان هەیە نامیلکەمان هەیە دەفتەریشمان هەیە ئین بە خوێندکارەکان مهمترین شت ئەمەیە بەڕاستی ئەمە زۆر گرنگە ئەمە کورتەی باسەکانی ئەمەی هەمووی تایە و ڕقەمێکیشی تایە هەروەکو 1970 بۆ ئەوەیە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان کەسێک مینێکی بینی تەقەمەنێکی بینی پەیوەندی بکە بە 1970 بۆ ئەوەی بچن بەهانیانەوە بۆیان لا ببن 1970 ئێمە ئەم نامیلکە بچووکەمان هەیە تۆزیعیەکەین بێژگەلەوە گۆڤاریشمان هەیە گۆڤاری سیرکە و فێربە بەدەست جەنابتەوەیە ڕەنکردنیشمان هەیە ئەم گۆڤارانە تەوزیع ئەکرێ بەسەر خوێندکارەکانە کۆمەڵێک ڕێنمایی تایە چیرۆکی تایە چیرۆکی ڕووداوی من و تەقەمەنی کە ڕاستی و ڕوویاوە هۆنراوەی تایە وێنەی تایە وێنەی هەڵە و ڕاستی تایە ئەمانەی تایە بۆی ئەو خوێندکارە خۆی ڕۆژانە بەکاری بێنێت بتوانێت پیشانی هاوڕەیە کە سوکارێکی تریبات بێجگە لەمە دەفتەرێکیشمان هەیە ئێمە ئەمانە هەمووی وەکو دیاری ئین بە خوێندکارەکان ئەم دەفتەرەش هەر بە هەمان شێوە کۆمەڵێک زانیاری و ڕێنماییتیە لەسەر مەترسیەکانی مین و تەقەمەنیە بۆی هەمیشە لە بەرچاویا بێ کە ڕۆژانە بەکاری ئەهێنێ و خۆمان ڕاستەوخۆ هەموو ئەمانەشی بۆ باس ئەەکەین پەیامی من ئەوەیە کە دوور بکەونەوە لەو شوێنانەی کە مین ڕێژە بۆی تووشی ڕووداوی مین و تەقەمەنی نەبن. ئێرە گوندی کۆکۆیە لە نزیک قەزای دەربەندی خان لەگەڵ تیمێکی پاکسازی بەڕۆبەرایەتی کاروباری مین لە سلەیمانی هاتوین تاوەکو بە مەیدانی لێرە هەندێک پشکنین بکەن بۆ یەکێک لەو پارچە زەویانەی کە زانیاریان هەیە پاشماوەی چەک و تەقەمەنی و مینی تێدا بێت. هەروەها دەمانوێت لە نزیکەوە ئاشنابین بە شێواز و میکانیزمی کارەکانیان و لەگەڵ سەرۆکی تیمەکەش هەندێک گفتوگۆ دەکەم. باسێکی ئێرم بۆ بکات چالەکیەکەتان چییە ئەمڕۆ لێرەوە بزانم کێوەی ئاگادار کردەوە کە لەم ناوە مەترسی مین و تەقەمەنی هەیە. ئێرە گوندی کۆکۆیە لە ناوچەی شەمێران پێشتر ناوچەیەکی شەرگە لێرە هەبوو کاری پاکسازی بۆ کراوە پاش ئەو ناوچە شەرگەی کە پاکمان کردەوە لەلایەن هاوڵاتیانی ئەم گوندەوە ئاگادار کراینەوە و بە هاوکاری ئاسایشی سنوورەکە کە هاوڵاتیەک ئەوێ لێرە خانوو دروست بکە پاشەوەی کە دەستی بە دروستکردنی خانۆکە کردبوو بڕێ پاشماوەی زەنجی بە واتای ئەو تەقەمەنیانەی کە بەکار هاتووە پێشتر لە شەڕەکانە بە تایبەت شەڕی عێراق و ئێران لەو زەویە دەرکەوتە بوو ئەوە بوو هاتین ئێمە سەرەتا هەڵسەنگاندنێکی سەرەتاییمان بۆی کرد دەرکەوت کە تەسەوەرەکرێ ئێرە کۆنە مەژدەبێکی ڕژێمی پێشوو بوو بێت لەبەرەوە بڕێت تەقەمەنی ئەوەی کە دەرکەوت بوو مەترسی لەسەر هاوڵاتیان دروست کرده بوو چارەسەرکرا گوازرایەوە و بۆ جێگەیەکی سەلامەت بەوەستی لە ئایندەیە چارەسەری بۆ بکرێت ئێستاکە ئەمڕۆ هاتوین بۆ ئێرە بە مەبەستی کنە و پشکنین بۆ ئەو تەقەمەنیانەی کە بە چاو نابینن کەوتونەتە ژێر زەویەوە ئەو پرۆسەیە چەنی پێچێ لەرەوە تاکەی بەردەوامە بن
ئەو پرۆسەیە ئەکەوێتە سەر بڕی تەقەمەنیەکان زۆری تەقەمەنیەکان قۆڵی تەقەمەنیەکان ئەگەر بێت و بە ئاسانی حتمما ئەو ئامێرەی کە ئێستاکە ئەبینرێ لە شاشەکەی ئێوە ئەوە ئامێرێک کە تایبەتە بە دۆزینەوەی پاشماوەی زەنجی نەکمین لە قۆڵی ئەتوانێت لە قۆڵی 70 بۆ 80 سانتیم هەر تەقەمەنیەکە بێ بیپێشێ و بیدۆزێتەوە. فەلاح یەکێکە لەو جوتیارانی کە لە گوندی کۆکۆیی زەویەکی کوشت و کاڵی هەیە لە ماوەکانی ڕابردوو بەوەی بوونی تەقەمەنێکی زۆر لە ناو زەویەکەیدا نەیتوانیوە سوودی لەوەربگرێ. خۆشبەختانە پاژەوی کە تیمێک لە بەڕێوەبەرایەتی کاروباری مین هاتوون و لە پرۆسەیەکی درێژخایاندا زەویەکەیان بۆ پاکردوێتەوە ئێستا دەتوانێت بە ئازادانە کوشت و کاڵی تیادا بکە بە باشم زانی هەندێک گفتوگۆی لەگەڵدا بکەم هەر لە ناو زەویەکەی خۆیدا. کاک فەلاح سڵاو لێ بێت و بانوو نەبی حەزم کرد هەر لەو زەوی کە پێشترە تا نتوانی هەر پێش یا بڕۆن ئێستا خۆشبەختانە من تۆ تیا ڕاوەستامی هەندێک قسە بکەین پێم بڵە بزانم چیرۆکی و کاتم بۆ باسکە بڕیارتاندام زەوێ ئاوادام بکەنەوە چۆن بوو چۆن ئەو تەقەمەنیانی لێ دەرکەوت لەم زەویەمان بوو ئێمە پێشتر نەمانتوانی چی پێ بکەین مەکانی نوشمان بۆ هێنا خاسیکەین بکەین بە شوێنی فەلاحەت هەمووی بەردەڵان و شت بوو ئێمەش نەمانزانی تەقەمەن نوشتیایە شۆفڵمان تێ هاورد پاکمان کردەوە تەقەمەنی دەرکەوت چەند جاری تەقەمەنی دەرکەوتایە ئێمەش وازمان لێ هاورد دەستمان لێ هەڵگرت پەیوەندیمان کرد بە دەستگای گشتی کاروباری مینی سلێمانیوە ژمارە 1970 خۆشبەختانە هاتن بەدەممانەوە زەویەکان بۆ پاکردینەوە سپاسیان نەکەین و ساش بە بێترس لە ناو زەویەکی خۆمانای هیچ کەشێکمان نییە. ئەو تەقەمەنیانە چی بوو کە تایە دەرکەوت؟ گولە هاوانی تیا بوو ئەنواعی تیا بوو وەڵا هەرکەت دەرکەوت یەکسەر پەیوەندیتان کرد یەکسەر پەیوەندیمان پێوە کردن بە ژمارە 1970 دەستگای گشتی کارەباری میلی سلێمانی سوپاسیانەکەین دەستخۆشیان نزیک 5 مانگیان پێچوو ئارەوەڵا زۆر بە ناڕەحاتی پاکیان کردو زۆر ناڕەحات بوو ئارەوەڵا بەبێ بەرامبەر سوپاسیان نەکەین هاوکارمان بوون بەو هاوی نهاتن بەدەممانە بوون تا تەواویان کرد تا ڕادەستیان کردینەتەوە و ئەو تا زەویەکە کردومانە بە پاخلە و کشتتوکڵ بۆ ئارەوەڵا ئەمە یەکەم بەرەمێتی بەڵێ باشە حاڵەتی لەم شێوەیە لەم ناوچەیەوە زۆرەوە خەڵەکەی پاژماوەی تەقەمەنی شتی تیاابێت وڵی زۆری لێە بەڵە لە ئێمە چونکە پێشتر شوێنی شەرگە بۆیرە باسی ئەو شکروت ناوچەیەکمان هەیە لەم دەوروبەرە لەبەرەوەی خەڵکو و هاوڵاتی و ئەوانی کەیان بۆ گەشت و سەیران تووشی ڕووداوی نەخوازاو نەبن خۆتان لەسەرکی خۆتان پەڕۆی سوور ئارەوەڵا خودعەکانی نەماوەشتەکان لە ناو چووە لە تسی ئەوەی کە کەسێک توش نەبێت دارەکان چوین پەڕۆمان لێداوە پەڕۆی سوور هەرەوەنە تو خەڵکی بگا کە بزانیم شوێنە مەترسیدارە ئەدەی زۆر باشە خۆت وەکو کەسێکی جوتیار وەکو خاوەن زۆرەکەش پەیام بچێ بۆ هەوڵاتیانی کە لەوانەیە زەوی هاوشەوی وەکو تویانە بێ و بیانەوێ خۆیان پاچیکەنەوە و سەرکێشی بە ژیانی خۆیانەوە بکەن وڵی داواکارم لەو کەسانی کە زەویانێ ئاوە تەقامانیتیایە و مەترسی لەسەر دەستکاری نەکەن و هەم بۆ ژیانی خۆیان هەم بۆ خەڵکیش توش نەبێ داوا بکەن لە دەستگای گشتی کارباری میلی سلێمانی لەو شوێنانی کە هەوڵی پاکردنوێدەن خۆیان دەستی لێ بەبێ بەرامبەرتیان وڵی مەمنونیانی تێن زەویەکەمان پاکەن و بەبێ بەرامبەریش منەوە 5 مانگ لێرە خەریک بوون بەبێ بەرامبەر ببێ ئەوەی دینارێکمان دابێت ئەم جۆری تەقەمەنیانە کە کاتێک هاوڵاتی هەستی پێیەکات و ئەی بینێ دیانێ باشترە ینی ڕاستەخۆیەوە ئاگدار بکاتەوە ینی کات گرنگە بۆ ئێوەیان کە دەرکەوێ گەر دەستکاری نەکرێت ترسی نییە حتمما هەموو تەقەمەنیەک لە کاتی دەرکەوتنا ترسی هەیە بەڕاستی ئێمە هێڵێکی گەرمانەیە لە بەڕێوەبەرایەتیەکەمان 1970 کە بێ بەرامبەر هەموو کەسێتوانێت پەیوەندیمان پێوە بکە و ئاگدارمان کاتەوە ئێمە بە زووترین کاتەکەینە سەر ئەو جێگەیە هەتا پێمان بکری ئەو تەقەمەنیە چارەسەرەکەین و ئەیگوازینەوە ئەگەر لەو کاتەیە نەکرا ئەوە ئەو کاتە ڕێنمایی خەڵکەکەکەین بۆ دەستکاری نەکردنی و بە زووترین کات چارەسەرەکرێ باشە من هەر حەزەکەم قسەکەم دیسان جەختکەمەوە لەسەر هاوڵاتیانی جناب کەسێکی بە ئەزمموی بەداخۆی مە ڕووداوی ناخۆش و نەخوازراوە بیسین بەردەوام هاوڵاتی سەرکێشیەکە بە ژیانی خۆیوانی ئامۆژگاری چیە قسە چییە بۆ هاوڵاتیان بۆی مامەڵە لەگەڵ ئەم جۆرە تەقەمەنیانە نەکەن بەداخەوە ئێمە سەرڕای ئەوەی کە لە میدیاکان و چەند تیمێکی وشارکردنەوەی مینیشمانەیە گەڕۆک کە خۆمان یاوەریان بووین بەڵێ بەڵێ کە بە گوندەکان و بە ناوچەکان هوشاری خەڵکەکەنەوە بەڵام هەتاوەکو ئێستاکە هەندێک کەسەیە بەڕاستی سەرکێشیەکە و دەستکاریەکە من داوایان لێکم سوپاسیانەکەم کە تەلەفۆن بۆ ئێمە بکەن لە ڕێگەی 1970ەوە لە زیاتی ئەوەی ئەو ئیشەکەی ئێمە بکە ئیشەکە بسپێرێتەوە بە خۆمان لەبەرەوەی ئەرشی ئێمەیە
ئێمە بۆ ژیانی ئەو ژیانی هاونیشتیانمان و هاوڵاتیان لە خزمەتی هەموو کەس. کەواتە با قسەی کۆتاییمان ئەوە بێ پرۆسی پاکسازی و گەڕان و کنە و پشتین بە دوای مین و تەقەمەنیەکان لە هەرێمی کوردستان بەردەوامە بێ ئێوە بەردەوامە بن لە چالاکیەکانتان هیچ ئاستەنگ و لەمپەرێک ڕاتان ناگرێەوە لە کۆتایی شخصیکم بۆ بکەی سەبارەت بەوەی باست کرد کە ئەمڕۆ پرۆسێکی تەقینەوەش ئەنجامێن. بڵێ حتمما جاریش کە دوو پات یەکەمەوە ئەو ئەرکە بۆ ئێمە بەجێ بێڵن لەبەرەوەی ئەرشی ئێمەیە و ئینشاءڵڵا بەردەوامی شەبین و هەر ئەم ڕۆژ لە ڕێگەی 1970ەوە کە پەیوەندیمان پێوە کراوە لەم ماوەیە بەهۆی ئەوەی کە خۆتانەزان ئەم وەرزە وەرزێکی سەخت بوو ئەم زستانە دەرکەوتنی مین و تەقەمەنی بەهۆی باران و لافاوە کۆکراوەتەوە بڕێکشان لە پرۆسەی پاکسازی ئەمڕۆ لە پرۆسەیەەکە بە تەقینەوەیکی ناکارەبایی ئەیتەقینینە و چارەسەرێکی نیشاڵڵا بە سەلامەتی. بەڕێزان ئەم دیمەنانی کە لە پشتی منەوە دیارە و دەیبینن ئێوە پاشماوەی ئەو تەقەمەنی و مینانەیە کە لە پرۆسی پاکسازی ناوچەکان لەلایەن بەڕێبەرایەتی گشتی بینەوە کراون و کۆکراونەتەوە و لە پاش کۆکردنەوەیان پێویست بەوە کاکە لە شوێنێکی سەلامەت و لە پرۆسەیەکی ئەمنی سەلامەتە لە ناو ببرێن بە باشم زانی کە من ئەم دیمەنانەتان پیشان بەمە دواتریش کاتی پرۆسی تەقانەوەی مینەکان هەر نیشانی ئێوە ئەدەین. حەزەکەم لێرە لەگەڵ کاک بەختیار قسە بکەم کە سەرۆکی تیمەکەی و سەرپەرشتی پرۆسەکە کە کاک بەختیار ئەگەر بفەرمی بیتە ئێرە ماندوو نەبیت و هیوای سەلامەتیتانەوە خوازم. زۆر زۆر سپاس کاک بەختیار. دەکرێت جەنابەت پێم بڵێ ئەم پرۆسێت چۆن بەڕێوە ئەچێ و کەی بڕیارەدەن کە ئەم پرۆسی ئەنجام بنواتە ژماری مین و تەقەمەنیەکان بڕیا لەسەر پرۆسەکەدایان بە پێی کات و وەختی گونجاوە. هەڵبەت کارەکانی ئێمە کاتێ دەست پێکات دوای ئەوەی پرۆسی پاکسازی دەست پێکات و شتێک ئەدۆزنەوە لە تەقەم پاژماوەی جەنگی یامین لە کێڵگەمینەکانە کە دۆزرێتەوە دواتر ئێمەی لێ ئاگادارەکرێت شوێنێکی گونجاو هەڵەبژێرین و کاتێکی گونجاو و ئەبێت کەشوهواش خۆش بێ بۆ ئەو کارە کە ئێمە ئەنجامێدەین. ینی ئەبێت ژینگەکە و شوێنەکە لە بەڵێ هەموو چۆن بڕارێن لە شوێنی تەقینەوەکە بە پێی ناوچەکان شوێنەکان هەڵەبژێرین. هەڵبەتە ئێستا ئەم سنوورە ئەم شوێنەی کە هەڵمان بژاردووە پێشتری جارێککە بەکارمان هێناوە زۆر گونجاوە دوورە لە ئاوەدانیەوە دوورە لە سەرچاوەکانی ئاوە دوورە لە کارەباوە ئەمانە هەبووی ڕەچاو بکرێت لە کاتی تەقانەوەی. باشە ئەوەی بۆ من گرنگە بەڕاستی کاک بەختیار سەلامەتی ژیانی خۆشت و تیمەکەتەکە بینیم لێرە کارمەندێکی زۆر لەگەڵ و سەرقاڵی ئەم پرۆسێن ئێوە چۆن هەوڵتان داوە کە بەڕاستی خۆتان لەم پرۆسەیە بە سەلامەت دەرچن. هەڵبەت کاری ئێمە لە تیمی تەقانەوە کارێکی دەسە جەمعیە بەڵام بە پێی و پرۆسیجەر و ئەو کۆرسانی کە بینیمانە بە پێی ڕێنمایەکان کارەکەین. یەکێک لەوانە بۆ نمونە لە کاتی گەیشتنی بە ڕێستانە ئاماژەمان بۆ کرد سەرەتا کەس گەرە لەم نزیکە نەخوا ئەمە یەکێکە لە پرۆسیجەرەکانی سەلامەتی هەانی تۆ ئەبێ ئەو شتانی کە پێوەری سەلامەتی بۆ خۆتی دابین کە سەرەتا دوایی تر دەست بە کارەکە بکەیت بۆی هەم خۆ سەلامەت بی هەم کەسەکان ئەگەر تۆ خۆتی پێ نەپارێتیە کەسیشی پێ ناپارێت. باشە شتێکی تر لای من پرسیارە پرۆسی گواستنەوەکەی بەڕاستیانی کە ئێوە ئەم مین و تەقەمەنیان ناخەنە ناو ئۆتۆمبیلێک و ئەگەنن بۆ ئەم شوێنە ئەوەش بەڕاستیە بێ زۆر حساس و دیابە لەسەر پرسیارم لێکردم ئەو دوانە بۆچی ئەو دەبانەی پێوت لە بەرەوەی نازام دەرزیەکەیان حساس وا هەستەکەی کە چۆن ئەڵێ خطورەیەک لەسەری دروست بووە بۆ پارێزگاری بۆ سەلامەتی زیاتر ئێمە بۆ شێوازە ئەوەی کە خۆمان تۆزێک شکمان لێبێ بۆ شێوازە تعاملی کاتی نا لەخوا بزیابێ تا ئەم دقەیەنە بەڵامیتر لە کێڵگەمینەکانە و حەزەسانە ڕووەدا بەڵام تا ئێستا باسیەوەشەکە تیمی تەندروستیتان لەگەڵ بەڵێ تیمی تەندروستیمان لەگەڵایە بە بەردەوام ئیسعافمان لەگەڵە ماوتۆبیمان لەگەڵا هەموو شتێکی سەرەتایی پێەیە خوارەکەران ئەگەر هەشتێک بێت ئەو دەست بە کارەکانێکە و ئێمەش هاوکاری کەواتە بە کورتی وە کەسێکی بە ئەزمون لە بوارەکە ڕێنمایی چیە بۆ هاوڵاتیان بۆی مامەڵە لەگەڵ ئەم جۆرە تەقەمەنیانە نەکەن. ئەمە خۆی بۆ خۆی شتێکی زۆر خەتەر و ترسناکە ئەم مین و تەقەمەنی ئەل لەکسەر هاوڵاتیان لەوانەیە زیاتر ڕوبەڕووی پاشماوە جەنجەکان بنەوە. ئێمە لە دەستگای کاروباری مین ژمارە 1970مان هەیە ئەمە بە دەرفەتێکی باشێزانم خەڵک ئەتوانێت پەیوەندی پێ بکە و بێ بەرامبەرە لە هە شوێن و ساتێک ئەتوانێت پەیوەندی بکات هەموو کاتێک بەردەستە
ڕێنمایی من بۆ هاوڵاتیان ئەوەیە هەر کاتێک شتێکی لەو جۆرەی بینی لەو ڕێگە تەلەفۆنەوە کە ژمارە 1992 پەیوەندی بکە و بە هیچ شێوەیەک لێ نزیک نەبێتەوە ئەگەر بۆی کرا شتێک بک بە نیشانە بۆەوەی بتوانێت بچێتەوە ئاینی شوێن. زۆر باشە دەست خۆش بێت مادوورە بە نیوای سەلامەتی بەڕزان ئێمە هەوڵەدەین کەمێکی دیکە دوایەوەی کە خۆی و تیمەکەی ئامادە بوون پرۆسەی تەقانەوەی مین و تەقەمەنیەکانیش نیشانی ئێوە بدەین و هیوای سەلامەتیش بۆ هەموو لایەکتانە خوازین و تکایە مامەڵەش لەگەڵ ئەم جۆرە تەقەمەنیانە مەکەنەوەکو کاک بەختیار وتی ئەگەر بینیتان ئەوەی هەڵا گەرمەکەیان هەیە و دەتوانن ڕاستەوخۆ پەیوەندیان پێوە بکەن بینەر بن تاوەکو پرۆسەی تەقانەوەی من و تەقەمەنیەکان ببینن. لە خاڵی کۆنتترۆلەوە بۆ خاڵەکانی چاودێری تەقینەوەکە ئاگرراوە بۆ ئاگداریتان خاڵی یەک کۆپی کرد دەستخۆش خاڵی کۆپی کرد دەستخۆش خاڵی سێ کۆپی کرد دەستخۆش لە خاڵی کۆنتترۆلەوە بۆ خاڵەکانی چاودێری من سەلامەتم لە سەلامەتی خۆتان ئاگدارم کرد خاڵی یەک سەلامەتین دەستخۆش خاڵی دوو سەلامەتین دەستخۆش خاڵی سێ سەلامەتین دەستخۆش. زۆر سپاس دەستان خۆش بێت. لە گوندی کۆکەوی کۆتاییمان بە پرۆگرامی سۆراغێنا و سۆراغێکی مەیدانیمان کرد بۆ کاروبارەکانی بەڕێوەبەرایەتی گشتی مین لە سلەیمانی و پیشانماندان کە چۆن هەوڵەدەن پاکسازی تەواو بکەن لە ناوچە بە ناوچە و گوند بە گوند و دێ بەدەی ئەم سنوورەدا و هەروەها ژیانی خۆشیان دەخەنە مەترسیەوە بەڕاستی کە ڕیسکێکی زۆر دەکەن و بەشێک لە قوربانەکانیش قسەیان کرد. هیوادارم کە پاڵپشتەکانی حکوومەتی هەرێم بۆ ئەم بەڕێوەبەرایەتیە زیاتر بێت و بە شێوەیەکی باش پێداویستەکانیان بۆ دابین بکرێت هەندێک لە کارمەندەکانیان گرێ بەستن بۆیان دابمەزرێنرێەوە هەروەها ینی بەڕاستی زۆر پێویستەکە ئاوڕێکی جدی لەم بەڕێوەبەرایەتە بدرێتەوە ئێوەی هاوڵاتیانیش زۆر گرنگە لە مۆرزەدا بە تایبەت کە وەرزی بەهارە دەستە ناوچەکان بۆ گەشت و سەیرانتکایە زۆر هۆشیار بن بە هەستیاری مامەڵە بکەن لەگەڵ پاژماوەیەکی تەقەمەنی کە دەیبینن ڕاستەوخۆ پەیوەندی بە هێڵی گەرمی ژمارە 1970 بەڕێوەبەرایەتی گشتی مین بکەن لە سلەیمانی تاوەکو بەهاناتانەوە بێن بە هیچ جۆرە ژیانی خۆتان مەخەنە مەترسیە و ڕیسک مەکەن و دەستکاری تەقەمەنی و پاشماوەکانی مین مەکەن تکایە چونکە بەڕوونی ئاماژیان پێدا کە ئەمانە مەترسین بۆ سەرژیانی هاوڵاتیانم کارمەندەوان دوورە ناسانە لە پشتی منەوە تا سەرقاڵن و خەریکی کارکردن و دەیانەوێت ئەم ناوچە جوانە پاک بکەنەوە و تەسلیمی خاوەنەکەی بکەنەوە بۆی بە ئازادانە بەکاری بێنێ. من ئومێدەوارم دوور بن لە هەموو ڕووداوێکی نەخوازرا و کارەکانی بەڕێوەبەرایەتی مین بەردەوام بێت چالاکیەکانیان فراوانتر بێەوە دیسان جەختەکەمەوە تکایە حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتیەکانت بۆ ئەم بەڕێوەبەرایەتیە زیاد بکە. سوپاس کە تاوەکوێ سەبینەری سۆراغ بوون هەر شاد بن.